هیچ نابم پێشکەشتی کەم عەزیزە دڵ خەمگینەکەم هیچ نابم پێشکەشتی کەم عەزیزە دڵ خەمگینەکەم تەنها دڵی نامۆم نەبێ ئەویش پڕە لە دەرد و غەم هەستا بێرۆلام خوا باوانگیان خوا باوانگیانێ مەیکە بە خوێنمە هەستا بێرۆلام سەیزادە سەیزادە مەیکە بە خوێنمە حاکم زۆر دارە دەی باوانگیانێ تۆم لێ ئەزیێنە حاکم زۆر دارە خوا باوانگیانێ تۆم لێ ئەزیێنە ئەو گۆرانێ تایبەت بۆ کاکە سێڕەفیقی خۆشەویست بۆ برا بەڕزان بۆ کاکە میر بزمانە ورامی سەیزادە سەیزادە بە شێوە کوردمە بزمانە ورامی خوا باوانگیانێ بە شێوە کوردمە بەرکە بە ملاوە سەیزادە سەیزادە لە ناوە برێدم توا باوانگیان دەی باوانگیان ئەچمە لای سایی خوا باوانگیانێ دوعام بۆ بکە ئەچمە لای سایی باوانگیانێ دوعام بۆ بکە بەڵکو دوعای ئەو خوا باوانگیان یار قبوڵیەکە بەڵکو دوعای ئەو سەیزادە سەیزادە یار بە من بگە خوا باوانگیان خوا باوانگیان
ومن ببی وگیره اگر میلک و سیزاده بگزاده ومن ببی وگیره او کلمه یم فبوان گیانه الیم وکا كميرة أو كلمة يا سيزادة بزبوكا كمير سيزادة بقزادة ماما وكاردانا سيزادة سيزادة شن سورة ساوية ماما وكاردانا